سڵاو بڕیارە ئاین بێت بۆ بڵاوکردنەوەی ئاشتی لە جیهاندا کەچی پاش ماوەیەک لە بڵاوبوونەوەی ئاین خۆی دەبینین لە نێوان شوێن کەوتوانی ئەو ئاینە خۆیدا کێشە و گرفت و ململانێ و شەڕی خوێناوی دروست دەبێ و چەندین باڵ و مەزهەبی لەجیا بێتەوە کێشێک لەو ئاینانە ئیسلام خۆیەتی لە نێوان شیع و سوننەدا بینەرمان. پاش وەفاتی پێغەمبەر یەکێک لە گرنگترین کێشەکان لە جیهانی ئیسلامی سەری هەڵدا ئەویش کێشەی جێگرتنەوەی پێغەمبەر و دەسەڵات و پرسی ئەوەی چێ شایستەی ئەوەیە شوێنی پێغەمبەری خوددا بگرێتەوە و لەویش گرنگتر شێوازی دیاریکردنی ئەم شوێنگەیە بوو. هەر بۆیە ژمارەیەکی زۆر لە ئەنسار لە شوێنێک بە ناوی سەقیفەی بنی ساعیدە کۆبوونەوە بۆ ڕاوێژکردن و قسەکردن لەسەر ئەم پرسە بەبێ ئامادەبوونی مهاجرەکان کە هەردوو بەرەیان جەختیان لەسەر ڕۆڵی خۆیان دەکردەوە بۆ شایستەبوون و پڕکردنەوەی ئەم جێگەیە. سەرەتا قسە لەسەر ئەو بوو کە ئەمیرێک لە ئەنسار و ئەمیرێک لە مهاجرین هەڵبژێرن بەڵام هەرزوو ئەمە ڕەت کرایەوە و پاش مشت و مڕێکی زۆر هەروەک سەرچاوە سونیەکان ئاماژەی بۆ دەکەن هەردوو لایەن بەیعەتیان بە ئەبوبەکری سەدیقدا. بەڵام بەشێک لە سەرچاوەکانی تر ئاماژە بەوە دەکەن کە لەژێر فشار و زۆرە ملی بەیعەتەکە وەرگیراوە و ژمارەیەکی زۆر لە سەحابەکان ئاگاداری ئەم پرسە نەبوون. سەرچاوە شیعەکان بەڵگە دەهێننەوە کە پێغەمبەر لە سەردەمی ژیانی خۆیدا لە چەندین شوێن جەختی لەسەر شیاوی عەلی بن ئەبی تاالب کردووە وەک شوێنگرەوە و ئەمەش بووە بە سەرەتای ململانەیەکی خوێناوی لە نێوان دوو ئاراستەی جیاواز بۆ گرتنە دەستی دەسەڵات کە دواتر لە درێژایی مێژوودا بە ململانەی نێوان شیع و سوننە ناوبانگی دەرکرد و تا ئێستاش جیهانی ئیسلامی بەسەر ئەم دوو مەزهەبەدا دابەش بووە و تەنانەت بە دیوە ئایدۆلۆژیەکەیدا وەک دوو ئاینی جیاوازی لێ هاتووە. هەر پاش دەرکەوتنی ئیسلام و سەرکەوتنی لە سەردەمی پێغەمبەردا درودی خوای لەسەر بێ و پاش وەفاتی پێغەمبەر کێشە و ململانێ دروستە بێت لە بینی موسڵمانان خۆیاندا ئەم کێشانە پێدەچێت لە سەرەتادا بە زۆری سیاسی بوون بە تایبەتی لەسەر خلافەت وەک ئەوەی لە سەقیفەی بەنی ساعیدەدا دەبینین ئەبوو بەکری سەدیق دەکرێتە خەلیفە بێ ئەوەی بۆ نمونە عەلی کوڕی ئەبی تاالب ئاگادار بێ کە وەک دەوترێت خۆی بە ئەحەقتر زانیەوە بۆ خلافەت. لە پاش ئەوە ئەم خلافەت دەبینین زیادەکە تا دەگاتە شەڕی سەفەین و شەڕی جەمەل و خەوارج و تا دەگاتە ئەوەی شیع و سوننە دەبنە دوو باڵی دژ بە یەک تەنانەت ئەم خلافە سیاسیانە دەبنە خلافی عەقیدی و بیر و باوەڕ مەزهەب و تەکفیریان لەسەر بنیاد دەنرێت. پرسیاری ئەوەی کە ئاینەکان بەگشتی با بڵین ئەوەی کێشەی ناوخۆی مەزهەبەکان و ململانەی مەزهەبەکان لە ناو خۆیانە خوێناوی بۆ ئەوەنە لەگەڵ دینەکانی تراوان نەبوون. بۆ نمونە ئیسلام هەر لە ئەوڵۆ شیع و سوننەی ترەکەونە گیانی یەکتر. خۆی بەو گشتگیری ئەمە ناتوانین لە ڕاستیا بێ هەر ڕووداوێکی مێژووی لە ڕوانگەی بڵێن فەلسەفەی مێژووە لە کات و ساتی خۆیان وەری بگرین پاڵنەرەکانی هۆکارەکانی دەرەنجامەکانی کەی چۆنیەتی ڕوودانی ڕووداوەکان ئەگەر سەبارەت بە ئاین ئیسلامیش قسە بکەین لەسەر ئەوە بابەتی مەسەلەی جێنشینیە جگە لە بابەتەکان مەسەلەی جێنشینیە بە تایبەتی کە لە دوای کۆچی دوای پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە بە تایبەتی و ململانی لە نێوان شیع و سوننە هاتوۆتە ئاراوە کە شیعەکان پێیان وایە حەزرەتی عەلی ئەولاترە بە حکمی ئال و بەیت بووە و سوننەکانیش مەسەلەن بەشی هەرە زۆری جیهانی ئیسلامی و خەڵکی باوەڕداری سوننە کە پێیان وایە لە هیچ دەقێکی قورآانی پیرۆزدا مەسەلەی دەستنیشانکردن کە لە دوای پێغەمبەر کێ بێت جێنشین و خەلیفە نەهاتووە لە فەرموودەکانیش نەهاتووە هەندێک ئاماژە هەیە تاوان ئەمە ئاماژەیەوە بەڵگەیە بۆ ئەوەی کە سروشتی دەسەڵات حتا لە ناو تێکستەکانی قورآانی پیرۆز و لە فەرموودە و لە ژیانی سەردەمی پێغەمبەری شادوردی خوا لەسەر بێ سروشتێکی مەدەنیانەی هەیە سروشتی مەدەنیانەیە کە دەسەڵات پەیوەستە بە کاروباری خەڵکەوە پەیوەستە بە ماف و ئەرکی خەڵکەوە مەبەستی من ئەوەیە کە یعنی فەرمایشتەکان جێبەجێکردنەکان هەمی پەیوەندی بە دەقەوەیە بە قورئان و بە سوننەوە هەیە بۆ جێبەجێکردن بەڵام
مەسلەی دەستنیشانکردنی جێنشین یا مەسلەی دەستنیشانکردنی فەرمانڕەوا ئەبێ خەڵکەڵی بژێرێ حتا کە وەختە پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ وەفاتەکە هیچ کەسێک ڕاستەوخۆ هیچ فەرمودەیەک نییە هیچ دقێکی پێغەمبەر دوردی خوای نییە ڕاستەوخۆ ئاماژە بکا بۆ ئەوەی کە کێ لە دوای خۆی جێنشین بێ بە نەس بە ناو پێ توە ئەو خلافەی لە بینی شیعە و سونە خلافێکی عەقیدەیە سیاسی خۆی ئەو ناکۆکی و ڕاجیاوازیە تاوان مەسلەی خلاف بابەتێکی تەبیعی و ئاساییە لەبەرەوە ئینسانە و هەموو ئینسانەکان یەک بیر بۆ چوونیان نییە هەرچەنە لە ناو ئاینی ئیسلامە بە حکمەوەی کە ئێمە قورئانمان هەیە لەگەڵ فەرمودەمان هەیە ئەبێ پابەندیەکە بێ بەڵام زۆر جار لە خوێندنەوەی دەقەکانە لە شیکردنەوەی دەقەکانە لە تەفسیری دەقەکانە ڕەنگە ڕاجیاوازی هەبێ هەندێک پابەند بێ بە ڕای بۆ چوونی بەشێک لە ڕاوەکاران مفەسیرەکان هەندێکی تر بە بەشێک لە مفەسیرین لەم بابەتەیە ئەو ململانەی کە هیچ شیعە و سونە هەیە ڕەبتە یعنی لە نقطەی مەسلەی جێنشینیەوە دروست بووە حتا شەڕەکانی شەڕی جەمەل و سەفین و حتا سەرەڵدانی خەوارج هەمووی پەیوەندی بە و چەمکی دەسەڵاتەوە یعنی بابەتەکە بابەتێکی عەقیدەیی نیە وەکو حتا دوایی تر هەندێک شت ورد بووەتەوە کە بابەتی عەقیدەی هاتۆتە ئاراوە ئەگەرنا بابەتەکە لەسەر بابەتێکی دنیاە کە مەسلەی جێنشینیە مەسلەی دەسەڵات شیعەکان یەک دوو حەدیث هەیە لە ناو بوخاری مسلم ئەوەی حەدیثی غەدیر خوم من كنت مولاه فهذا علي مولاه إن عليا مني بمنزلتي هارون من موسى إلا أنه لا نبي بعدي يعني ألان أمانة همو دليل لسر أويك أبي علي كري أبي طالب دوای پێغەمبەر بێتە خەلیفە ئەو فەرمودانە بەڵگەنین لەسەر جێنشینبوونی ئیمامی عەلی ئیمامی عەلی بڵێن فەزلی هەبووە مەسەلەن خصوصیەتی هەبووە تایبەتمەندی هەبووە و لە هەموو ڕۆکانەوە یەک بووە لە عەشەرەی موبەشەرە بەڵام هەم ئەو فەرمودانەی کە هاتووە سەبارەت بە ئیمامی عەلی بە ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر و ئیمامی عوسمان کە ئەمانە ئەو چوار خەلیفەی ڕاشیدی بوون لە دوای پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ فەرمانڕەوایان کردووە لە هیچ فەرمودەکانی تریشە کە باسی ئیمامی عومەر و ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عوسمانیش کرابێ مەبەست لێی دانانەوەی کەسێکیان نەبووە لە دوای خۆی وەکو جێنشین تەنها مەسلەی فەزڵیان بووە مەکانەتیان بووە گەورەییان بووە لە مەسلەی گەیاندنی ئاینی ئیسلام لە مەسلەی بڕابوونیان لە مەسلەی پشتگیری پێغەمبەر و پەیامەکە ئەگەرنا ئەوەی ئیمامی عەلیش مەسلەی غەدیر خوم ئەوەیە کە پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ لە حەجەتول الوداع ئەگەڕێتەوە لە شوێنێک گوتار ئەدا و ئەم بابەتەش زیاتر یعنی کە هەندێک لە سەرچاوەکان ئاماژە بۆکەن زیاتر لە 100,000 کەس مەسەل مسلمان لە هاوڵەکان لەگەڵیا بوو کە باسی لە مەکانەتی ئیمامی عەلی کردووە تەمانەوەی کە شیعەیە باز لەوەکەن کە لەویا پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ ئەو فەرمودەی کە باسی کردووە مەکانە یعنی ئەوان ئەڵێن ئاماژەیە بۆی کە ئیمامی عەلی بێ جێنشینی و ئیتیهامی سونەژ ئەکەن بەوەی کە ئەمەیان شاردۆتەوە ئەسحانی هاوڵەکان بەڵام ئایا لە ناو 100,000 هاوڵە کرێشتێک بشارێتەوە کە پێغەمبەر دوردی خوای لەسەر بێتی کە بەشێکی زۆر محەدیث گێڕەرەوە هەیە کە ئەو هەموو فەرمودانەی گەشتووە بە ئەم سەردەمە لە ڕێی گێڕەرەوەکانەوە هاتووەکو لە ڕاویەکانەوە بۆیە ئەم بابەتانە زیاتر حتا نەک بۆ ئیمامی عەلیش ڕزای خوای لەوێ بۆ هەموو هاوڵەکانی تریش لە ئیمامی ئەبوبەکر لە ئیمامی عومەر لە ئیمامی عوسمان پەیوەندی یعنی زیاتر باسکردنە لە مەکانەت و فەزڵ و گەورەییان باشە من لەم قسانەی بەڕێستەوە واتی ئەگەم کە بەڕێز زیاتر پشتگیری لە ڕای سونە ئەەکەی لەم بابەتەیە نازانم هەڵە بمێنە پرسیارەکەی لە من ئەمێ بە شێوەی ڕێژەیەش بێ ئەتوانین بڵێن یەکیان زۆرتر لە حەقیقەتەوە نزیک بوون مەسەلەن سونە طبعا من وەک پشتگیری لە سونە ناکە من ئەوەی کە وەک تێگەیشتنێک لە ڕوانگەی بابەتە مێژوویەکان و سەرچاوەکان و حتا ئەو سەرچاوە سەرەکیانە لە ناو تاریخی ئیسلامی لە تەبەریە ئیبن کەسیرە ئیبن سەعدە کامل فی تاریخ زۆر ئاساییە حتا بۆ شیعەکانیش بەڵام بابەتەکە پەیوەندی بە چیوەیە پەیوەندی بەوە نیە تۆ حکم بەی لێرە کامیان نسبەن ڕێژیان کامیان زیاتریانە تۆ بێ بچیتەوە سەر حەدەسەکە حتا مەسەلەی سەرەڵدانی خلاف مەسەلەن لە بابەتی جێنشینی و لە مەسەلەی خلافەتە لە تاریخی ئیسلامی ئەبێ بگەڕێنەوە بۆ سەر ئەو بارودۆخە مێژوێ و قۆناغی کە هەبوو پەیوەندی بەوە نیە کە ئیمامی عەلی بە خەلیفە نازانێ بڵێن بە ئەمیری باوەڕدارانی نازانێ ئەو داوای هەیە وەک چۆڵێ مەرجێکی ئەڵێ بە بکوژانی حەزرەتی عوسمان تۆڵیان لێ بکرێتەوە حەقی خۆیان وەربگرن و ئیمامی عەلیش ڕێیەکی ترەیە کە داواکە کە جارێ خلافەت جێگیر ببێ ئەنجا دوایی قیساس لەوانە بکرێتەوە و دادگایان بۆ دابدرێت ئەنی بابەتەکە لێرە گەر بگەڕێنەوە بۆ ناو
سەرچاوە مێژوەکان و بۆ سەرڕادانی ڕووداوەکە پەیوەندی بە بابەتێکەوە نیە کە ئەمیان ئەویت لەسەر حەقیا ئەمان لەسەر حەق نییە. طبعاً بابەتەکە پەیوەندی بە خلافەوە هەیە لەسەر تێڕوانینیان بۆ بابەتێکی دیاریکرا و کە معاویە بە حکمی خزمایەتی لەگەڵ بڵێن حەزرەتی عوسمانە و بە ناحەق شەید کراوە داوای خوێنی ئەکا. ئیمامی عەلیش ئەوە نییە کە نەفی ئەوە بکا کە حەقی حەزرەتی عوسمان نەسێنێ، بەڵام ئەویش تێڕوانینێکی هەیە کە بۆ چوونی وایە جارێ پەلە نەکرێ هەتا مەسەلەن بارودۆخچکە بارودۆخەکە عنی خۆتان نەزانن لە شەیدکردنی مەسەن ئیمامی عومەرەوە هەتا ئیمامی عوسمان خەواریجەکان سەبەئیەکان هەموو ئەوانەی کە عەفو سەبەئیەکان و ئەوەی کە ئەنجا دەوڵەتی ئیسلامی فراوان بووە ئێمە ئەبێ ئەوەشمان لەبەرچاو بێ، عنی ئەو هەموو هۆز و تیرەیە بە هەزارەها خەڵک باوەڕدار بوو شەرت نی هەمووی وەکو یەکتاپەرستی و مەسەلەی ئیلتیزاماتی بەدینە وەرگرتە بێ، هەیە بەرژەوەندی خێڵایەتی هەبووە، هەیە بەرژەوەندی هۆزایەتی هەبوو، هەیە بەرژەوەندی زەعامەت و دەسەڵاتی هەبوو، هەیە حتا مەسەلەی هەیە زەکاتی نەداوە. مەسەلەی لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر مەسەلەوە نەبوو بڕوایان بە زەکات نەبێ، ئەوان وتوان ئێمە زەکات بە پێغەمبەر ئەدەین درودی خوای لەسەر بێ، ئیمامی ئەبوبەکری نادەین. یعنی ئەم بابەتانە عنی هەمووی هۆکاری خۆی هەیە. شیعە زیاتر ئەچنە خوارەوە ئەڵێن ئەسڵەن طبعاً ئەوان ناوێنن خیانەت. عومەر خیانەتی کردووە کاتێک لە سەقیفەی بەنی ساعیدا یەکەم هەڵبژاردننی خەلیفە بڵین بێبێ ئەوەی عەلی ئاگادار بێ و خەریکی ناشتنی تەرمی پێغەمبەر بووە، ئەمان چوون لە پشتەوە خەنجەریان لێیاوە و ئەبوبەکریان کردووەتە خەلیفە. ئەمە لەوە زیاترچی لە یەکەم لەحظەوەش دەگەت فعلا ئەڵێن عەلی کوڕی ئەبی تاالبیش تا وەفاتی فاتیمەش بەیعەتی ناوە بە ئەبوبەکر. طبعاً ئەو بابەتە بەو جۆرە نییە. حەزرەتی عومەر نەڕۆشتووە مەسەلەن چ لێ بەیعەت بن بە ئیمامی ئەبوبەکر بە پێچەوانەوە کۆمەڵێک لە ئەنساریەکان کۆبنەوە لە کاتی ئەسپەردەکردنی تەرمی پێغەمبەر دردی خوای لەسەر بێ، وەجبێک لە سەقیفەی بەنی ساعیدە لە ئەنساریەکان کۆبنەوە پیان وایە کە مەسەلەی جێنشینی لەبەری ئەوان پشگیری پایامەکان کردووە کاتێ لە کۆز لە مەکەوە بە مەدینە دەستی پێ کردووە حەقیان هەیە. باشە لەوێ ناکۆچێک دروستە بێت کە خەبەر ئەگا بە ئیمامی عومەر و ئەبوبەکر ئەچن بۆ چاکردنی و بارودۆخە لەوێ مەسەلەن گفتوگۆەکەن لەوێن یەکتیا ئیمامی عومەر بەیعەتەدا بە ئیمامی ئەبوبەکر کە ئەڵێ ئێمە حەقترین لەبەروی ئێمە لە قوڕەیشین و ئێمە لە مەکەوە هاتوین ئاینەکە لەناو ئێمەدا بەزی و هەتا کۆتایی بەڵێ طبعاً لەویا ئەوە نەبێت کە لە کاتی ئەسپەردەکردنا ئەمان وەکو ئەوەی کە بانگەشە ئەکری و جەنابش باسی کە فرس بە فرسەتیان بە هەتا دوایش بەیعەت دراوە ئیمامی عەلی بەیعەتیشی داوە بە ئەبوبەکر بە ئیمامی عومەریشی داوە. بەس شیعە ئەڵێن ئەمە ڕیوایەتی سوننەیە، ئێمە ئیمانمان بەو ڕیوایەتە نییە، ئەوان هەر لەبەر ئەوەی عەلی نەکرێتە خەلیفە چونکە لە ئالی بەیتی نوبووەیە بۆیە ئەم کاریان کردو. ئەوان ڕیواتی خۆیان بەشی هەرە زۆر خۆی ئێمە یەک بابەتێ لە ڕوانگەی فەلسەفەی مێژوو بۆ مەسادیرەکان سەرچاوەکانی تاریخ ئیسلامی هەموو سەرچاوەکانی کە مەسەلەی تەدقیقە لە معلوماتە. ئێمە ینی یەکێکی تەبەری خۆی نزیک وە لە ئەحداسەکان، یعنی تۆ کاتێکیش ئەچی سەرچاوە مێژووەکان وەرگ بەشێکی زۆری ئەوانەی کە سەرچاوەکانی بڵین شیعەیە دوورتر بوون لە ڕووداوەکان هەندێکیان، بەڵام ئەوانەی سوننەکان ئەمە وەکو لایەنگیرینی وەکو ئەوەی کە ڕوانگە زانستیەکەیە کە خۆیان نزیک بوون و لە ئیبن کەسیرمان هەیە، لە تەبریمان هەیە، لە ئیبن ئەسیرمان هەیە، هەتا طبقات ئیبن سەعدیشمان هەیە، هەموو ئەوان سەرچاوەکان ئەم ڕووداوە بەوە ئەجێڕنەوە، یعنی ئەوە نەبووە کە ئیمامی عومەر و ئیمامی ئەبوبەکر بچن لەوێ یەکلایی بکەن، نا سوتفە نە، ئەوان وەک وتم گروپێک لە ئەنساریەکان کۆبن و لە بەنی ساعیدە خەبەریان بۆ ناچار بوون ئەو شتە بکەن لە پڕ. ئەو بابەتەش ئەگەر تێبینیکەن لەویا یەکلایی بۆ دواییە لە مزگەوت هەمووی بەیعەتی داوە، ئەگەر مەسەلەن خەڵک مسلمانەکان هاوڵەکان ناڕازی بن بە هەتا ئیمامی عەلیش درودی ڕزای خوای لێبێ کە ناڕازی بوو بێ خۆی توانی ئەو کات ئەو لە حەزەی ئەو ساتە وەختەی لە مزگەوت بەیعەت درا بە ئەبوبەکر گروپی جا بکردایەوە بیوتیان من ناڕازیم بەم بەیعەتە، بە پێچەوانە بەیعەتیشی دا بۆ ئیمامی ئەبوبەکر بە ئیمامی عومەریشی داوە. بڵین ئەو سیراعە دینیانەی کە لە هەموو دینەکە نابوون خۆی بڕیار وایە دین بێ بۆ بڵاوکردنەوەی ئاشتی و ئاسایش، تۆک لە نەسەکانی قورئان و تەنانەت ئینجیل و ئەوانەشە دەرەکەیەوە وایە، بەڵام سەیرەکەن هەر لە ناو ئەبنایی ڕۆڵەکانی یەک دینە دوایی
دژمنایەتێکی وا دروستە بێت کە یەکتر قڕەکەن. بۆچی ئەم سگراعەت دینیە مەسەلەن لە ئێستای دنیای ئێمە واقعیمە بێت؟ هەڵبەت لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بەدەر لە هەموو دینەکانی تر جیاوازی هەیە لە مابینی مەزهەبەکان و ڕەوتەکان، بەڵام زۆربەی جیاوازیەکان لە سەوابیتی دینانین. بۆیش دەبینی لە مێژووی ئیسلامە کەمترین لێکەوتن بەستە سەوابیتی دین چی بوو؟ سەوابیتی دین یعنی ئەرکانی ئیمان بوون بە خوددا، بە مەلایکەتەکان، بە فریشتەکان، بە کتێبە ئاسمانەکان، بە ڕۆژی دوایی، بە قەزاقەتە مشکلە نین یعنی بەگشتی بە سەوابیتەکان بەڵێ ئەوەی کەوا لە ڕووی عەقیدەوە بێت کەمتر، یعنی ململانی نێوان تەیارە ئیسلامیەکان گەیشتوتە بوارێکەوە مەسی عەقیدە بکە، ئەگەر هەش بوو بێ لە عەقیدە جوزئی بووە، نەبووتە دەرچوون لە دین و ئەوانە، یعنی بۆ یەکەمترین بەرکەوتن هەیە لە ئاینی ئیسلام. ئەو تەیارە ئیسلامیانە تەیارە ئیسلامیەکان هۆکارەکان جیاوازن، هەمانە سیاسی. نامە بەستم ئەو تەیارە ئیسلامیانە وەکو وەکو ناویانی وەکو ناو وەکو لە سیاسەکان وەکو شیع و خەوارج، لە فکرەکان وەکو قەدەریە و معتەزیلە و ئەشاعیرە و ماتروودیە و دوای حەنابیلە و ئەمانە هەموو ئەمانە فکرەکانن. ینی کەمترین لێکەوتنیان هەبووە لە ڕووی ململانی خوێناویەوە، سراعی تون هەبوو لە مابینی ڕەوتە جیاکان، مەگەر کەسانێک کە سیاسی بوو بێتن بە ئامانجێکی سیاسی تەبەنای فکرێکیان کردبێ، ئەو کاتە دەبینین دەوڵەتێکی وەکو سەفەوی لەگەڵ دەوڵەتێکی وەکو عوسمانیە جەنگی کردووە، ئەم باگراوندێکی سونی هەبوو، باگراوندێکی شیعی هەبوو، بەڵام لە ئەساسە زانایانی هەردوو لە دەبینی لە کاتێ لە کاتەکانە سوودیان لێوەکتر وەکردووە. بۆ نمونە زانایانی شیعە و سونە ئاڵوگۆڕی معریفەتیان کردووە. بۆ نمونە تووسی تەجرید العەقایدی هەیە، قۆشەجی کە سونیە شەرحی بۆ کردووە. جەلالەدینی دەوانی کە سونی تووسی شیعە کە لە زمانی مەغوەلدا کە هاتۆ دەوریشی هەبووە لە مەڕهاتنی مەغۆل و هەوی پەیمانی کردو ڕۆشتوتە بەغداد و دەوری هەبووە لە بژاندنەوەی مەدرسەی قوم و ئەو جۆرەشتار. بەڵام دەبینین زیاتر پاڵنەرەکان سیاسی بوون، کەسە سیاسیەکان تەبەنای فکرەکانیان کردو، بەڵام لە ئاینی ئیسلامدا وەکو تاکو وەکو ڕەوتەکان سراعی خوێناوی زۆر زۆر کەم بووە، هەش بوو بێت وەکو دەوڵەت وەکو سەلاح الدین کە دەوڵەتی فاتمی ڕووخان، کە فاتمیەکان بە ناوی شیعەگەریەوە ئەو منتیقەی خۆیان دەستگرتە بوو، بەردەوام بۆ خەلیفە لە بەغداد سراعیان دروستە کرد، وای لە کردبوو خەلیفە کردبوو، بەوەندەی بەوانەوە مەشغوڵ بوو نەیتوانی هجومی سەلیبیەکان لە با بڵێن لە سووریا و لە فەڵەستین بکات. بۆیە کە سەلاح الدین یەکەم سوارت و دەوڵەتی فاتمی ڕووخان، دوایی گەڕایەوە توانی قودز ڕزگار کات و سەلیبیەت دەکا لە هەرێمی موسڵمانان. بەڵام خلاف لە بینی شیعە و سوننەیە لە ڕووی عەقیدەیەوە زۆر نییە، لە ئوسولی عەقیدەشە زیاتر سیاسیە لەسەر عەقیدە، یعنی لە ڕووی عەقیدەوە نەخێر زۆر کەمە، زۆر کەمە ئیلا لە بۆ نمونە ئەوان ئیمامەت بەلایەنەوە لە ئوسولی عەقایدە. ئیمامەت ئامانجێکی سیاسی، یعنی هۆکارەکە هۆکارێکی سیاسیە، کێ فەرمانڕەوای موسڵمانانە. شیعە دەڵێت ئەبێ لە ئیمەی ئەسنا ئەوان کوردانە بە عەقیدە، ئەوان قاڵبێکی عەقیدەیان پێداوە، بەینەمامە فیقهیە. لە لای ئەهلی سونە بەحسی ئیمامەت فیقهیە، ئەگەڕێتەوە سەر فەزڵی سەحابەکان لەوەشدا کە ئەڵێن بەڵام ئەوان هەموو سەحابەیان پێ مرتەد دەست، 5 سەحابە نەبێت. بەڵێ بەڵێ 12 عەماری کوڕی یاسرە و ئەبوو زەڕی خەفاری، سەلمانی فارسیە و بەڵێ ڕاستە ئەوە حەقیقەتە، ئەوە هەیە، بەڵام ئێمە بە پێچەوانەوە ئەهلی سونە بە پێچەوانەوە وادە ناڵێن. ئەهلی سونە دەڵێن ڕێزی هەموو سەحابەکان دەگرین و حەزەتی عەلیشێکێکە لەو کەسانی کە صاحبی فەزڵ و قەدرە، هیچ کێشێکمان لەگەڵیدا نییە. یعنی ئەوە نییە کە ئێمە بالمقابل وەکو شیعە بکەینەوە هەندێک طرفێک بەم شێوەیە هینەکە، یعنی پێتوانێ جا لە مێژووی با بڵێن بینی شیعە و سوننە پێم وایە بێ قەسابخانەی زۆر دروست کراوە، مەسەلەن هەتا لە سەردەمی وەهابیەکانە تا لە پێشترە، مەسەلەن جا شیعەکانیش بۆ سوننە، مەسەلەن سەفەویەکان زۆربەی سوننەکانی ئێرانیان قەتڵ و عام کردووە، وەکو مێژوو باسیەکە دەکرێت وەکو پێشتریش عەرزم کردبێ هیچ فکرەیە هیچ ڕەوتێ لە ڕەوتە ئیسلامیەکان
یعنی خۆیان زاناکان هیچ تا ئێستا یعنی ئەوی بڕۆ سەیری کتێبەکان کەرەوە کەمترینیان تەکفیرکردن و حەڵاکردنی خوێنی مسلمانی کرد بێت وەکو زانە بەڵام وەکو دەوڵەت دەکرێت ئەوان ئێستا سنان بەلاو مسلمان نییە بەڵێ بێگومان وایە ئەوە ئەهلی ئیسلام دەرە دەکەن بەڵام ئەوەندەیشی هەیە ئەوەی کە کراوە هەمووی سیاسیەکان تەبەنیان کردو يعني سياسي كان شعباسي صفوي علماء فتوى عندها للسري كمتر مثلا بو تكفيري أهل السنة يساخوا مثلا السلفي هم شيعان بلاو كافرة وانيا شلون بلين فرقني لروي عقيدية لروي كردي جاء لروي فتوى دان جاوازة لشيعة تا إنصاف بو بكار هنرا وبرامري الشيعة للا أهل السنة كهمو شيعية كافرنية أو شيعية كوا بروايبة تحريفي قرآن على أم قرآن زوربي لا براو أو شيعاني كوا لعني أبو بكر مردك يا أخوي بلين 12 كان هموان خودي إمام كان وأنا بون أستاذ خودي إمام ممكن بوج بك أبي ما بتينا سرچاوي ميجوكي لسرچاوي ميجوكا دا بويا دبينين شيعة سرچاوي بويا كما لبر خاطري كوا هەر دروستبوونی شیعە زۆر دوارتر بووە لە دوای ئیمامەکانی کە خۆیان ئیدعاء ئەو ئیمامانی کە هەبوون ئیمامەکانی ئەهلی سونە با بڵێ ئەهلی بەیت جعفەری صادق زۆر ئاسایی ئەهلی سونە بوون لەناو ئەهلی سونەیان ژیاون و مامۆستاکان شیوخی ئەهلی سونەی ئیسفادەیان لێ کردوون هیچ کێشەیەک نەبووە زیاتر ئەوەی کەوا مەزدەری شیعەیە لە سەدەی چوارە دروست بوو 3-4 کتێبێ یەکیانەوانە کافی شيخي مفيد بلا أم جورة أمينة إكلوانا كافي يا من لا يحضره الفقيه أم كتابانا دبيني لدواي سدي باب الإنسية وشوارو بيدابون وكو مصادر أهل السنة كهلا سدي تدوين ولا عصري يكودوا دسكراو بنسينا يعني مصادر كان كتوا برزت وكما مستاق كأهل السنة لحقيقتهم ذكرن نا بهمو جروب يك ضليء من حقيقته نسيك برابر كمان حالي بلان بقى تحدي تكفير كردن وكو عرزم كردي أو شيء عي كوا تكفير أو شيء عي نتيجة مسي بابتي عقيدين كان ناتواني بلا كافر هسا هلا بولمونا توصي ياوكو نوبختي ياوكو كشي كأمانة باسي عبد الله كوري سبأكل خويا باسي دك الله زمان حزتي علي دا ادعاء ويكردو كعلي خدايا خوي حزتي علي ويستي بيكو جو دواي نقل كرنفي كربو مدائن بينما معاصر كان الله اشتوا هرنيه عبد الله كوري سبأنيه اما درويكي تاريخي سنه كان درستيان كردو خوي منش اون بيستو كهرنيه لا اهل السنه شوا علمك اشتكني بلان سرچاوكاني خويا انا كيف خويا بروان بي قومي وكشيونا بس عبد الله كوري سبق لما شو كبويا قريه وكو بحثي علمي شخصيتي شي وهميه يعني نعم استاذ وكو سرچاوكاني ما باسي عن كردو ازان بس وكو حقيقتك كونا كان هم باسي عن كردو ازان يعني بيتوانيه او الا بين الشيعة والسنة كجاوة واورقي صراع له بينها ومثلا لبين مسلمان ومسيحيان زياتر او صراعاني كهب ولا موجوده اگر سيري دينا كاني تركين هرد بيني لناو مسيحيتها كانان مدارس هبو رحصت بيزنطينا كانوا وكاثوليكا صراع خوين هاي شانب اگر براولي كانوا الاسلام زور كبتر اغلى والله يسمعوا برسالة او بكم كهمون دينا كان كهين بحسب بو اشتي كشي لنا خويانا زول درقترو خرابتر ليه كتير كوشن عيني في لوزي إسلام خوي دينكي أشتيه وشيء إسلام لو لا أشتيه ولا ميان روي وهاتوا بلا متر كابرايكي سياسي دي بو برجوان دي خوي صوزو عطفي خلق دي جوليني أو بدل الأهين في لوزي إسلام استاهاتنا كتاي برنامجك ترنجامي أم برنامج بيمان دلت كمروف هر مروفا آين دار بي ياي بي آين بي أو رمكا درنديي هرتياباو حزين بخوين رشتنو بخلافو بو بيان ري بدري بو كشتني بلادي خوي